ئەو نەشتەرگەریانەی کە بۆ نەزۆکی پیاوان نەکرێن چین. نەشتەرگەری بەپێی هۆکارەکەیە. هەندێک کەس تووشی دەوالیە بێ لە گونەکانیان. دەوالی لە گونەکانە بەڕێزان یەکێکە لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی نەزۆکی لە پیاوان، بەڵام مەرج نییە بۆ هەموو کەس. لەبەرەوەی ئێمە ڕۆژانە خەڵک سەردانمانەکەن کەوا تووشی ترسێک بووە پێیان وتووە کە تۆ دەوالیت هەیە و لەوانەیە ببی بە پیاوێکی نەزۆک، بەڵام شەرت نییە هەموو کەسێک کە دەوالی هەبوو تووشی نەزۆکی بێ. ئێمە دوایە کە پشکنینی بۆکەین فەحسی تۆوەکەی ئەگەڕێتەوە. ئەگەر زانیمان دەوالیەکی گەورەی هەیە و فەحسی تۆوەکەی زەعیفە، ئەو کاتە نەشتەرگەری بۆ ئەو دەوالی ئەنجام دەین و بەشێکی زۆریان دوای نەشتەرگەریەکە فەحسی تۆوەکەیان باشە بێتەوە. هەندێک جار بۆمان دەرەکەوێت کە گیرانێک هەیە لەو بۆریانەیە کە تۆوەکان ئەگوازێتەوە بۆ دەرەوە. لەم کاتەیە ئێمە بەڕاستی ناچارە بین کە بین ڕاکێشانی تۆ لە ڕێگەی گونەکانەوە بکەین بۆ ئەوەی کە ئەو شتە یەکلاکەینەوە ئایا لەناو گونەکانە تۆ هەیە یان نییە. ئەگەر لەناو گونەکانە تۆ هەبوو ئەوە لە مختبەرە هەڵ ئەگیرێت و خێزانی ئەو پیاوە بەڕێزە ئامادە ئەکرێ بۆ دروستبوونی مناڵ بە ڕێگەی مناڵی بلووری. ئەگەر لە ڕێگەی ڕاکێشانی ئەو پارچەیەوە لە گونەکانەوە لەناو تاقیگەیە دەرکەوت کە ئەو خانانەی کە بەرپرسن لە دروستبوونی تۆ هەر نییە و بە شێوەیەکی سەرەتایی ئەو خانانە لە گونەکانە دروست نەبووە، ئەوە ئێمە لەو کاتەیە وەکو لایانی زانستی هیچ شتێکی ئەو تۆ بەدەستمانەوە نامێنێت کەوا ئەو کەسە بڵین و هەمووشمان ئەزانین کە شیفا لای خۆی گەورەیە بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان تەندروست و لەش ساغ بن. سمارت وەرچەرخانە.